باشە لەسەر ئەم پرسە بڵاوبوونەوەی زیاتری مادە هۆشبەرەکان لە عێراق من میوانێکم هەیە دکتۆر عەلی ئەلناشی ئەندامی لیژنەی بەرەنگاربوونەوەی تونڕەوی و تونوتیژی و بەرپرسی ڕێکخراوی پەیوەندی و برایەتی مرۆیی کە لە زەیقارەوە لەگەڵمانە. دکتۆر ئەم کاتت باش ئامارەکان لەسەر بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر لە عێراق ترسناکن. جاران تەنها بازرگانی پێوەکرا یان عێراق وەکو ترانزیتێ بەکارەهێنرا، دواتر بینیمان کارگەی بەرەمێنانی مادەی هۆشبەر دەستی بەسەراگیرا. ئێستا قسە لەسەر کێڵگەی مادەی هۆشبەرەکرێ. عێراق بۆ بەم ڕۆژە گەیشتووە. اهلا وسهلا تحيه طيبه لكم سڵاوێکی گەرم لە ئێوە و بینەرانتان و بیسەرانتان بەڕێز. هەروەک ئاشکرایە هەروەک باستان کرد عێراق بەر لە ڕوخانی ڕژێوی نێودەوڵەتی پێشتر دەواازێک نەبوو بۆ وڵاتانی دراوسێ، بەڵام لە سەردەمی داعش بەکارهێنانی مادەی هۆشبەر زیاتر بوو بەهۆی ئەو دۆخە ئەمنی ناسەقامگرێک کە لە عێراقدا سەری هەڵدا و بەکار هێنانی بازرگانان کە دۆخەکان قۆستەوە بە ئاسانی توانیان سوودی لێوەرگرن. عێراق بووە هەناردەکار. پێشتر ئاسان نەبوو مادەی هۆشبەر بێتەنێ عێراق، بەڵام ئێستا ئەو مادە هۆشبەرانە وەکو حەبی کپتاگۆن و مادەی دیکە هەناردەش دەکات. چەندین هۆکاری دیکەش هەیە بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر وەکو دەرونی، کۆمەڵایەتی، ئابووری و کولتوریش. ئەمانە هەمووی کاریگەری هەبووە بۆ زیادبوونی بەکارهێنانی مادەی هۆشبەر و بڵاوبوونەوەی ئەو مادانە لە نێو گەنجاندا. هەروەک دەزانین هۆکاری ئابووری و زیادبوونی ڕێژەی بێکاری هۆکارێکی زۆر سەرەکیە و هەروەها فشاری نەبوونی پەیوەندی خێزانی. باش ئەمانە بیانون بۆ ئەوەی کە ئەم بابەتە بەم شێوەیە لە وڵاتدا بڵاو ببێتەوە. ئەمە هۆکارەکانی بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر ئەوانە یەکێکن لە هۆکارەکان وەکو باسم کرد. باش من ئەمەوێت لەسەر ڕۆڵی حکوومەت قسە بکەین. حکوومەتی عێراقی ڕاستە لە ماوەکانی ڕابردووە چەند هەڵمەتێکی بۆ دەستگیرکردن و بنەبەرکردنی ئەم دیاردەیە ئەنجامداوە، بەڵام دیاردەکەی تایەت بەربڵاوترە بێتەوە و زیاتریشە بێتەوە. پێت وایە ئەم هەڵمەتانە لە جێی خۆی بوون کاریگەریان هەبووە لەسەر ئەم پرسە؟ بەڵێ کاریگەریان هەبووە، بەڵام کاریگەریەکە کەمترە. پێویستە هەمومان بێکەوە کار بکەین، شامەشان یەکدیبین. لیژنەی بڵاوبوونەوەی مادەی هۆشبەرمانەیە کە سەر بە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانیە لە دیوانیە کاری هەیە. دەبینین بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر لە قوتابخانەکان، زانکۆکان، گەڕەکەکان زۆر بووە. هۆشداری لە شوێنە هەڕەمەکیەکان ئێستا زیاتر بووە، هۆشداری هەیە، بەڵام پێویستمان بە زیاتر هەیە. پێویستمان بە هەماهەنگی هەیە لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی، پێویستمان بە هاوکاریە لەگەڵ وڵاتانەی کە مادەی هۆشبەر تێیدا زۆر بڵاو بووەتەوە. پێویستمان بە استراتیژیەتێکی درێژخایەن هەیە لە نێوان حکوومەت و کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕێکخراوە ناحکومیەکان. باشە کەواتە ئەکرێت بڵێن لە سنوورەکانی شەوە کە لە سەرەتای قسەکانتەوە قسە لەسەر کرد، لە سنوورەکانەوە با بڵێن ڕێکارێکی تون و تۆڵ نییە بۆ ئەوەی ڕێگری لەم پرسە بکرێت، بۆیە بەم شێوازە لە عێراقا ئەم بابەتە بڵاو بووەتەوە. کێشەکە ئەوەیە کێشەی سنوور دوای دۆخی هەلومەرجی داعش دوای 2017 بە تایبەتی لە ناوچەکانی سنووری سووریا یا وڵاتانی دیکە بە شێوەیەکی گشتی با بڵین وڵاتانی دەوروبەری عێراق و دراوسێ عێراق پێویستمان بە کۆنتڕۆڵکردنێکی تەواو هەیە بەسەرەوە سنوورانەوە. پێویستمان بە زیادکردنی هەوڵەکانە، ڕژدبوونە. لە ڕاستیدا پێویستمان بەوەیە هۆشداریەکی تایبەت بڵاو بکرێتەوە، شوێنی تایبەت دابین بکرێت بۆ بەکارهێنەرانی مادەی هۆشبەر. لە ڕاستیدا عێراق ناسەقامگیرە، چونکە ماوەیەک بۆ ماوەیەک کێشەیەک دروست دەبێت. هەروەک دەزانین ئێستا لە شاخەکانی حەمرین تا ئێستا کۆنتڕۆڵ نەکراوە،
نعراق و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوەش کۆنتترۆلکە لە ژێر دەسەڵاتی نییە چونکە دەبینین ئێستا لایەن دیکە لەوەیە بۆیە هەروایە هەروەک دەڵین لەو ناوچەیە یاخود لە سنوورێکی دیکەەوە دەکرێت و مادە هۆشبەرانە بازرگانی پێوە بکرێت. باش من لە میانی بەدواداچوون لەسەر ئەم پرسە کۆمەڵێک ئامارم بەرچاو کەوت بەڕاستی ئامارەکان ئاماری ترسناکەن ینی وەک لە راپۆرتەکەشمانە هەبوو بەس لە چارەکی یەکەمی ئەم ساڵ زیاتر لە 3000 کەس دەستگیر کراوە بەڵام ئەوەی جێگەی سەرنج بوو بەلای منەوە کە بڕی ئەو مادە هۆشبەرەی کە هاتووەتە ناو عێراق و دەستی بەسەراگیراوە ینی بەسەوەی دەستی بەسەراگیراوە لە 2023 تا ئێستا 13 تۆنە ئەم کارە بە خەڵکی ئاسایی ئەکرێت برای بەڕێزم کێشەکە ئەوەیە ئێستا بەرەو پێشتون لە بازرگانیە بازرگانی گەورە لەو بوارەدان دەبینین لە ڕاگەیاندنەکان تەنانەت چەتەیان دەستگیر کردووە لە دەرەوەی عێراق لە لوبنان کارگەیان هەبووە پۆلیس یاخود ڕاوێژکارێتی ئەمنی قەومی پەیوەندیان پێوە دەکەین ئەوان گوتویانە ئەم بازرگانانەیان دەستگیر کردووە کێشەی مادەی هۆشبەر بووەتە نێودەوڵەتی و جیهانی کەواتە ئاسان نییە کۆنتترۆل بکرێت لە ماوەیەکی کەمدا پێویستی بە پلانە پێویستی بێبێکەوە کارکردنی وڵاتانی دراوسێ لەگەڵ عێراق بۆی ڕێگری لەو بازرگانیە بکەن و ڕێگری لە قۆڕخکردنی ئەو دۆخە بکەن. باشە دکتۆر عەلی ئەلناشی ئەندامی لیژنەی بەرەنگاربوونەوەی تۆندڕەوی و تونوتیژی و بەرپرسی ڕێکخراوی پەیوەندی و برایەتی مرۆیی کە